سڵاتان لێبێ بەڕێزان لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندەکانتان لەسەر تۆری کتری بەنامەکەی خۆتان مایکی خەڵک تەوری ئەمڕۆی بەنامەکەتان تایبەتە بە سەردانەکەی ئەمڕۆی نێچیروان بارزانی جێگرەکەی بۆ لای بزوتنەوەی گۆڕان کە ئێمە زیاتر لە پەیوەندەکانی ئێوە دەتوانن باس لە کاریگەریەکان بکەن و لێکدانەوەی ئێوە بۆ سەردانەکەی ئەمڕۆ کە ئەمە دووهەم سەردانە بۆ سەرۆکی حکوومەتی نوێی هەرێمی کوردستان هەروەها جێگرەکەی کە ڕاست پێدراون بۆ پێکردنی حکوومەت لە ماوەی 30 ڕۆژدا کە ئەمڕۆ سەردانی بارگای بزوتنەوەی گۆڕانیان کرد لە شاری سلێمانی دیارە پاش ئەوەی ئەمڕۆ نێچیروان بارزانی و عیماد ئەحمەد کە ڕاست پێدراون بۆ پێکهێنانی کابینەی نوێی حکوومەت گەیشتنە شاری سلێمانی و لەگەڵ وەفدێکی بزوتنەوەی گۆڕاندا کۆبوونەوە نێچیروان بارزانی ڕاگەیان هەرچەندە بزوتنەوەی گۆڕان تەکیدیان لەسەر بەشداری نەکردنیان لە کابینەی نوێی حکوومەتدا کردەوە بەڵام هەردوو لەسەر ئەوە کۆک بوون کە دەتوانرێت لە ڕێگەی ڕەخنە و پێشنیازەکانیانەوە سوود بە کارەکانی حکوومەت بگەێنن و چاودێریکی تەواوی کارەکانی حکوومەت بکەن دیارە لێدوانەکەی نێچیروان بارزانی لە میانەی پرس کۆنفرانسێکدا هات کە لە پاش کۆبوونەوەکە لەگەڵ وتەبێژی بزوتنەوەی گۆڕان لە گردی زەرگەتەی شاری سلێمانی ئەنجامیاندا نێچیروان بارزانی هەر لەو کۆنفرانسەدا ئاماژەی بۆدا بوو کە ئەوان ڕێزی بۆ چوونەوەکەی بزوتنەوەی گۆڕان دەگرن بە مانەوەیان وەک هێزێکی ئۆپۆزیسیۆن و بە بڕیارێکی هەڵەشی نازانن لەبارەی پرسی چاکسازیشەوە دیارە نێچیروان بارزانی ئاماژەی بۆ داوە کە ئەوان ئامانجیان ئەوەیە پرۆژەیەکی چاکسازی نیشتیمانی ئامادە بکەن کە نە بە تەنها پرۆژەی ئۆپۆزیسیۆن بێت نە بە تەنها پرۆژەی پارتی و یەکێتی بێت هەروەها لەسەر پرسی دەستوری هەرێمیش نێچیروان بارزانی ڕایگەیاندووە کە دەبێت دەستوری هەرێم کۆدەنگی نیشتیمانی سەرجەم پێکاتە و لایەنەکانی لەسەر بێت هەروەها لەبارەی دەستگیرکردن و دادگایکردنی تەقەکەران و داواکراوانی دادگا لەسەر ڕووداوەکانی هەفتەی شوبات و ڕۆژانی دواتر نێچیروان بارزانی توێتی کە بابەتی ڕووداوەکانی هەفتەی شوبات تەنها ئەوە نییە کە تەقەکەران دەستگیر بکرێن بەڵکو دەبێت لە سەرەتادا ئەو کەسانە دادگایی بکرێن کە خەڵکیان هەندا بۆ خۆپشاندان و هێرشکردنە سەر لقی چوار بە پێی وتەی ئەو وەک خۆی وتوێتی چونکە تەنها لە لقی چوارەوە تەقە نەکراوە بەڵکو لە سەرەتادا تەقا لە لقی چوار کراوە هەر لە هەمان پرس کۆنفرانسدا دیارە دکتۆر چاو سعید وتەبێژی بزوتنەوەی گۆڕان ڕایگەیاندووە کە ئەوان لە کۆبوونەوەکەدا جارێکی تر تەکیدیان لەسەر مانەوەیان وەک هێزێکی ئۆپۆزیسیۆن کردوتەوە دیارە ئەم سەردانە دوای ئەوە دێت کە لە 16 شوباتی ڕابردوودا پەرلەمانی کوردستان هەرێک لە نێچیروان بارزانی و عیماد ئەحمەد وەک جێگیری ناوزەند کرد بۆ پێکهێنانی حکوومەت لە حوتی ئەم مانگەش مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بە فەرمی بۆ پێکهێنانی کابینەی حوتی حکوومەت ڕایسپاردن بۆ پێی 30 ڕۆژیان لەبەردەستدایە بۆ پێکهێنانی حکوومەت لە ئێستادا کەمتر لە 25 ڕۆژیان ماوە بۆ پێکهێنان ڕاگەیاندنی کابینەکان لە لایەکی ترەوە پێشتر فواد حسێن سەرۆکی دیوانی سەرۆکاتی هەرێم ڕاگەیاند بوو کە پێشبینی دەکەن لە کەمتر لەو ماوەی لەبەردەستی نێچیروان بارزانی و جێگرەکەیدا حکوومەت پێک بێنێت ئەوەی کە باز دەکرێت زیاتر لە سەردانەکەدا یان ئەوەی کە باز دەکرێت زیاتر لە پێکهێنانی کابینەی حوتەمی حکوومەتی هەرێمی کوردستاندا پرسی چاکسازیە کە زۆر لە بەشداربوانی تۆڕ کۆمەڵاتی فەیسبوک ئاماژە بۆ دەکەن کە ئەم سەردانە وەک خۆیان زۆربیان بە سەردانێکی ئیجابی وەسیف دەکەن و پێیان وایە ئەمە زیاتر هەلێکە بۆ ڕێخستنی ماڵی کورد وە خۆیان دەڵێن بەڵێ یەکەم پەیوەندیمان دەشتی لە هەولێر فەرموو کاک دەشتی زۆر سپاس دەکەم کاک دەشتی پێم وایە ئەو سەردانی ڕێزدار نێچیروان بارزانی بۆ لای سەرۆک و هەڵسوڕاوانی بزوتنەوەی گۆڕان سەردانێکی ئیجابیەوە خۆی لە خۆیدا دوای ڕاستپاردنێتی بۆ سەرۆکاتی کابینەی ئەفکەمی حکوومەتی هەرێمی کوردستانەوە پێش ڕاستپاردنی بەڕێز کاک نێچیروان بارزانی سەردانی هەموو لایەنە سیاسیەکانی کردووە پەیوەندیەکی پتەوی پێم وایە دروست کردووە هاوکێشێکی سیاسی باشی دروست کردبووە دوای ڕاستپاردنیشی ئەم سەردانانەوە بۆ بەشداریکردنیان لە کابینە ئەفکەم پێم وایە کارێکی ئیجابیە لەجێ خۆیتی بۆیە من تەوەقع دەکەم هەر وەک بەڕێزت باست کرد پێش وادەی تەوابوونی ئەو 30 ڕۆژە دەتوانێت هەموو لایەنەکان موافق بکاتن بۆ بەشداریکردن لە حکوومەت من پێم وایە لە دیوێکی تریشدا ئەگەر بەشداری نەکەن دیسان دەبێ بگەڕێنەوە بۆ هۆکارە سیاسی حیزبیەکە بۆیە بەرژەوەندی کورد ئێستای سیاسی گەلی کورد و کوردستان وا دەخوازێ حکوومەتێکی بنکە فراوان حکوومەتێکی وا هەبێکە ئەکتیڤتر بێت چونکە ئەگەر لە کابینەی شەشەم لە کابینەی پێنجەمیشدا تەمەشا بکەین ڕەنگە کۆمەڵێک کۆسپوتە گەرات بێت بۆ بۆیە وەرگرتنی سەرۆکی حکوومەت لەلایەن ڕێزدار نێچیروان بارزانیەوە من گەشتبینم چونکە لە کابینەی سەروە لە کابینەی پێنجەمیشدا بە تەکید کاری ئیجابی هەبووە جێگای فەخرە کاتێکی وان ناسک دەتوانی لەگەڵ هاوپەیمانەکەی وە کۆمەڵێک وەزارەت
لە دوو ئیدارەی بکاتەوە یەک ئیدارەوە سەرۆکێکی لێ هاتی بێ بۆیە من بە داهاتووی کابینە گەشتبینم وە تەسەورشم وایە گەلی کورد وە بە گەشتبینیەوە دەڕوانێتە کارەکانی وە بەڵێ سپاس بۆ کاک دەشتی لە هەولێر بەڵێ کاک دەروێش لە هەولێر سڵاو لێ کاک دەروێش با ئەو پرسیارە بکەین ئەم سەردانی نێچیروان بارزانی ئێمە ئەحمەد بۆ لای بزوتنەوەی گۆڕان دیارە بە پێی زانیاریەکان دوولانەکەی تری ئۆپۆزیسیۆنیش دەگرێتەوە پێت وایە ئەمە تا چەند کاریگەری دەبێت لەسەر پەیوەندی نێوان لایەنی فەرمانڕەوا و لایەنی ئۆپۆزیسیۆن لە داهاتوودا. زۆر سپاس کاک دەروێش. پێش هەموو شتێک بڵێم نەڵێم کابینێ حەوت بڵێن هەر درێژەبێتەری کابینەی 6 ساڵە لە هەموو شوێنێک وایە کابینە 4 ساڵە نەبە 2 ساڵ 2 ساڵەوە یەکیان ناو لێنا 6 بە 2 ساڵەوەیکیان ناو لێناوە حەوت ئەوە درێژە پێدەری کابین بڵێ نیوەی دووەمی کابینەی 6 نەوە کابینەی حەوت چکە کاتی خۆی کە هەڵبژاردن کرا بۆ ئەو کابینەیە بۆ 4 ساڵ کراوە نەوە بۆ 2 ساڵ 2 ساڵ ئەگەنا ئەبووە مانگە پێستا دوومان پێستا هەڵبژاردنیشکە بکرایە من پێم وایە ئەگەر بەهاتە ئەوەی نێچیروان بارزانی بچوو وایە بۆ لای ئۆپۆزیسیۆن هەندێک چاکسازیەکانی کە مەسعود بارزانی ئالانی کرد و داوای بڵێنەوەکرا تۆزێ دەستپێشخەریەکیان کردبایە بۆ جێبەجێکردنی چاکتر بوو نەوەک ئاوا بەدەوە من وازانم بەدەستی بەتاڵی چواتێتە لای ئۆپۆزیسیۆن بە شێوەیەکی گشتی کە تاکو ئێستاکە دووکەڵ لە بارەگاکان هەڵەچێتن کاکە و بارەگانێکە زاخۆ بارەگاکانەی کاتی خۆی لە هەڵبژاردنەکانی کە لە هەولێر سوتای گۆڕان و هێزگەکان و ئەو بابەتەیش دووکەڵیان لێڕەچێ بەڵام تاکوی تا بەیان نامەیەشان دەرنەکرد بەکو داوای لێبوردنیان نەکردووە نازانم بەدەستی بەتاڵەوە چۆنەتن حکومەتێکی بن کە فراوانسە هەر کاتێک هەر ڕۆژێک بیانەوێ ئەو بارەگایانە معرضن بۆ سوتان و ئەو حزبانش معرضن بۆ لێدان بە هەمان شێوە کەواتە کاک دەروێش خوێندنەوەی تۆ چییە بۆ بەڵێ خوێندنەوەی تۆ چییە بۆ سەردانەکانی نێچیروان بارزانی کە پێشتر سەردانی مەکتەبی سیاسی یەکگرتووشی کردبوو بەڵێ هەموو سەردانێک بە ئیجابی زانم من بەمین خۆشکردنێکە بەڵام ئەگە بێت و عقلیەتی جاران نەما بێتن گۆڕابێت بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت زۆر سپاس ڕۆی کوردستان بێت بەڵێ سپاس کاک دەروێش لە هەولێر بەڵێ محەممەد لە ڕانیە فەرموو کاک محەممەد کاکە ئێوارە داش زۆر سپاس دەکەم کاک محەممەد دەستخۆشی بەرنامە جوانەکەتانە زۆر سپاس دەکەم بەرنامە جوانە بە هاتنی کاگە نێچیر و کاگە حماد ئەحمەد بۆ لای کاک نێچیروان دەی دەستخۆشی جێی تەبدیلە بەڕاستی هیوادارین حکومەتێکی بن کە فراوان تێک بێنین و بۆ ئەوەی چیتر میلەتەکەمان نەکەوێتە ناو گێژاوەشی هیوادارم حکومەتی داهاتوو حکومەت و هاوڵاتی و جەماوەری کوردستاندا بێ وەکو کابینەی شەشەم بەڕێز کاوێ دکتۆر هیوادارم کاگنێچیری شەمان خزمەتکا و شایستی ئەوەیە کە بەڕاستی کاگنێچیریش انسانێکی داهاتووە ڕاستی هیوادارم هەموو ئۆپۆزیۆن و دەسەڵاتیش وا بکەین ماڵی خۆمان ڕێخەینەوە بۆ ئەوەی پارچەکانی تری کوردستان سەیری کوردی سووریا بکەین بە ڕزگار کە ماڵی خۆمان ڕێخەین بۆ ڕزگارکردنی کوردی سووریاش بەڕاستی هەر چۆنێک بێ ماڵی خۆمان ڕێخەین یەک دەنگ بین یەک هەڵوێست بین بەرامبەر بە ڕێژەمەکانی دێ ئەمە دوژمنمان زۆرە بەڕاستی بە ماڵی خۆمان ڕێخەین هیوادارم بۆ کوردی سووریا بەڕاستی کەوتونە ناو مەیلێتێکەوە چاویان لە دەست پەنجەی ئێمەیە بەڕاستی زۆر سپاسیش بۆ زۆر سپاس دەکەم سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ حەمید لە هەولێر فەرموو کاک حەمید لە هەولێری پایتەختەوە سڵاوتان لێدێ کاک شوانجان زۆر سپاس دەکەم سڵاو بۆ هەموو کەناڵی نالیا بۆ بەردەوامی مایکی خەڵک بەڕاستی لەسەر هەموو ئەو شانی کە ڕۆژانە ڕوودەدا یعنی تەوەرێکی زۆر زۆر باشە دیارە و هیوادارم هەموو کەناڵەکانی دیکە کاتێکی ئەوان هەدێ بۆی هاوڵاتیان دەربەدڵی خۆیانی تێدا بکەن و ڕێنمایی بدەن و بەرتاڕوونی بدەن بۆ حکومەتە بەم دەسەڵاتەی ئێستا هەتا بە ئۆپۆزیسیۆنیشەوە دیارە من بە تێڕوانینی خۆم سەبارەت بە سەردانەی کاک نێچیروان بارزانی بەڕاستی بە حالەتێکی زیادی دەزانم دیارە جێگیربوونەوەیەکی زۆر زۆر هەیە لە نێو ئۆپۆزیسیۆنی دەسەڵاتدا بەڕاستی ئێمەی کورد بەڕاشکایی لە قۆناغی ڕزگاری داین یعنی پێویستە هەموو
هێزا بڵێن علمانی پۆلیتیکەکان ئیسلامی پۆلیتیکەکان کۆمۆنیست پۆلیتیکەکان وإلى آخره ڕەشن بیر پۆلیتیکەکان ڕووناک بیر پۆلیتیکەکان کە هەمویان دەست ببنە دەستی یەک و بزانن حکومەتە بەرە پێش دەبن دڵاشم کاک نێچیروان بەهۆی ئەو مانەوەی کە لە سەرۆکایەتی نەما بوو کە خۆی ئامادە کرد بۆ پێویستەکانیان خۆ ناغەبزانێت. بەڵێ کاک حەمید هەر ئەمڕۆ نەشرا مستەفا کە ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان ئەوەی ڕاگەاند بوو کە بزوتنەوەی گۆڕان چاودێرێکی کارەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە. پێت وایە ئەم سەردانە و جەنابەت باس لە یەکتر نزیکبوونەوە دەکەی، پێت وایە ئەمە تا چەند کاریگەری دەبێت لەسەر پەیوەندی نێوان لایەنی فەرمانڕەوایە خۆت حکوومەت و ئۆپۆزیسیۆن لە داهاتوودا یان لە کابینەی نوێدا؟ من زۆر بەختەوەرم لەم کابینێدا ئەوە نیشانەی لێکترنزیک بوونەوەیە تێگەیشتن لە نێوان دەسەڵاتێکی دیموکراتیک و مەحارەزەیەکی ئیزادی. ئێمە ئەوەمان دەیە من بەگوچینی خۆم کابینەشیروان مستەفا کەسایەتێکی شارەزایە لە بواری نێژوو لە بواری سیاسەتدا هەوڵدانێکە بۆ بەم ئیزادیبوونی مەحارەزە. زۆر باشە سپاس. بەڵێ سپاس خۆناغە دەیشتووە ئەوە دەبێ هەمویان دەست بێ دەستی یەکتری. سپاس بۆ کاک حەمید لە هەولێر. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک ئیسماعیل PS دەڵێت شتێکی زۆر ئاساییەوە واجبی خۆیەتی مەبەستی سەردانەکەیە. سەرباز تاقانە دەڵێت من سەردانەکە بە باش و ئیجابی دەبینم، هیوادارم سەردانێکی سەرکەوتوو بێت. وشیار دەڵێت بە تەمای خوابین دەڵێت شتێکی باش دەبێت ئیشەڵا. ڕێباز شکاک دەڵێت دەستخۆشی لێ دەکەم بەڕاستی کەسێکی ئاشتی خوازە. سەرباز تاقانە دووبارە تەنها کتێبیمان خوێندەوە. هەڵکەوت دۆسکی دەڵێت کارێکی زۆر باشە ئەگەر ئۆپۆزیسیۆن بەشداری بکە لە حکوومەت. هیوارەزا دەڵێت کاک نەوشیروان وا باشە بەشداری لەو حکوومەتە گەندەڵە نەکات وە خۆی دەڵێت. بەڵێ محەممەد لە سلێمانی فەرموو کاک محەممەد. زۆر سپاس کاک محەممەد. خۆشی بەرنامەکە دەکەم. زۆر سپاس دەکەم. کاکەجان هاتی نێچیروان بارزانی بۆ لای ئۆپۆزیسیۆن پێم وایە ئەرچی خۆی دیکە بێ و بە هەر شێوەیەک بۆی بکرێ خۆڵ کاتە چاوی ئۆپۆزیسیۆنی جەماوەری بۆی بەژاریان پێ بکات لە حکوومەت. چونکە ئەو باز لە چاکسازیەکە باز لە تاوانبارانی لقی چوار و هاندەرانەکە باشە کاکە دەی خۆخۆیان دەسەڵاتی خۆیان حکوومەتن دەی بێنن تاوانبارانی لقی چوار وانەی کە تەقیان کردو هاوکات لەگەڵ ئەوان کە ئەوان بە هاندەریان نەزانن هەمووان خۆیان دەسەڵاتی داگرن تەسلیمی دادگایان کەن با دادگا ساخی کاتەوان حکم نەدەن. بەڵێ ئەوان لەخۆیانەوە حکم ئەدەن بەسەر منە و تۆ ئەو خەڵکیان هەنداوە باشە کاکە قبولمانە خەڵکی هەنداوە پێش لەوە ئەوەی کە هانیە و خەڵکی نەکوشتووە ئەوەی کە تەخەی کردووە بیانگرن و بێشن ئەوانەی کە ئەوان بە هاندەریان نەزانن خۆ دەسەڵات و بکوژ و بەر هەرخۆیانین بیانگرنی تەسلیمی دادگایان کە با دادگا سەرەوە خۆ بێ حکم با من بووم تۆ بێ هەر کەس بوو حکمی خۆی جێبەجێ بکە. بەڵێ بەپێی سەردانەکان کاک محەممەد پێت وایە ئەم کێشانە چارەسەر دەکرێن ئەم دۆسیانە بەپێی ئەم سەردانەی ئەمڕۆ؟ نا من پێم وانە بەبێ سەردان و بەبێ دانیشتن کێشە چارەسەر بکرێن پێویستە بەبەستن پاش سەردانەکە کاک محەممەد پاش سەردانەکە پێت وایە ئەم دۆسیانە یەکلا دەکرێنەوە بە تایبەتی لەگەڵ لایەنی ئۆپۆزیسیۆن؟ نەخێر لەبەر ئەوەی ئەوان ناتوانن لە ڕێگە بەخۆیان بێن هەنگا و هەڵگرن بەڕاستی دەسەڵات عادەتی وایە هەر لە زۆر من خۆم پێشمەرگە بووم کاکە بەس بە حکمەوەی چەکە پێ بێ لەگەڵ ئەو حیزبابی خەڵک بکوژی تاڵان بکەی دزی بکەی بڕۆ بکەی لێپرسینەوە نییە بەس کەسێک کە لەگەڵ حیزبەکەیان نەبوو بە یەکێ بڵێ بە چاوی کلیپەوە حکومە درێ. سپاس بۆ کاک محەممەد لە سلێمانی پێماوە بێ بە هەمان شێوە. کاک محەممەد لە سلێمانی فەرموو کاک محەممەد. ئەم کاتەوە باش. زۆر سپاس دەکەم. دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم. زۆر سپاس کاک محەممەد. بەڕێز دەکەم فارس ئەڵێ ئەگەر هەر شتێ بگەنێ خوێی تێەکەن ئای لەو ڕۆژەی خوێ ئەگەنێ با بە ئەمانە خۆیان گەنیون ئەمانە خۆیان گەندەڵن گەندەڵچی ناتوانێت گەندەڵی بنبڕکە. زۆر باشە کاک محەممەد با بەو زمانە قسە نەکەین بتوانین ڕخنەکان بابەتیانە بن وەکو خۆیان. پێت وایە خوێندنەوەی تۆ چییە بۆ سەردانەکە؟ پێت وایە ها دەموچاوەکانە گۆڕێن منە خەڵکی هەڵەبجەم دوێنێ چوون بۆ ماڵی پورزایەکەم لە هەڵەبجە کە نەخۆشە و 21 ساڵە کیمیاوی لێ یا و چەندین جار نێراوە بۆ سعودی و بۆ ئەملا بۆ چارەسەری ئەوە تا ئێستا لە سەرە مەرگایە و ئەناڵێنە ناتوانێ هێنا سەبا ئەمانە ئەوان ئێمە قوربانیماندا و بەرەکەشی خەڵکی تر ئەی خوات کوا گومرگی ئیبراهیم خەلیل کوا پارێ ئەم هەموو غاز و گاز و نەوتە ئەوانە گە ڕاستەکەن ملەت دۆستن و خەڵکیان خۆشێ و خاکیان خۆشەوێ کاکەگیان ئەو مەڵکی میلەتە بنەوە بۆ خەڵکە باخۆیان هەڵنەستێ. زۆر باشە کاک محەممەد. کاک حەمید لە هەولێر
پێی وایە کە ئەم سەردانە ئیجابیە و دەڵێت ئەمە سەرەتایەکە بۆ چاکسازی کاک حەمید لە هەولێر ڕای تۆ چییە سەبارەت بە لەگەڵ ڕێزما بۆ ڕاکەی من پێم وایە ئەمە خەڵکردنە چاوی معارەزەیە و ئەمە داپۆشنی گەندەڵی و گوناحینی خۆیان تاوانی خۆیان ئەیانەوێ نوع بکەن کە معارەزە ڕازیگەن کاکە ئەمڕۆ خەڵک معارەزە نییە خەڵکی تر هەیە معارەزە تەنها هینی خۆیەتی دەبێژی خۆیەتی نەگوتە بێژ هەموو خەڵک ئەم ڕەسەدانی ئەو ئەکات بۆ ئەوەیە کە یێشەکانی خۆی گەندەڵەکانی خۆی کەم کاتەوە بەڕاستی. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت دایکی داستان لە سلێمانی فەرموو دایکی داستان. زۆر سپاس دەکەم. دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم. زۆر سپاس دایکی داستان. بەڕێزم ئەم برادرانی تەلەفۆنەکەن ئەگەر ئەوان کەن حەقا قسەی جوان بکەن لە بینی ئەم کەساتیانە کە ئاوایان بۆ لای یەکترێ سەکانیەتیرا تۆ بۆ لای نەوشیروان خەڵک ئاوا بۆ جۆرە بۆ چوونی خواهان دەربڕن. بەڵێ کەواتە ڕای جەنابەت دایکی داستان. من ئەڵێم ئیشەڵا شتێکی باشە خێری پێوا بێ دوایەوەش کاگنێتیر کەسێکی ئاشتی خوازە کوڕی باوکێتی ئیشەڵا سەرکەوتووە بێ لەگەڵ ئەم حیزبان هەموو یەکەگرن و حەقنی ئەم قسە ناخۆشانە بکەن چکە ئێمە هەموو کوردین ئێمە هەموو خوشک و برای یەکین گەندەڵیش هەیە لەناو هەموو کووردا گەندەڵیە ئەم سەرکردانەش خۆکە ئێستاڵە نەیگۆڕین و گەندەڵی هەیە خوان یەکەم گەندەڵ بوون. لەو بەو زمانە قسە نەکەین کە داکی داستان سپاس بۆ پەیوەندەکەت سپاس هیوادارم ئازدا لە پەیوەندەکانە بابەتیانە ڕەخنەکانتان بگەێنەوە خوێندنەوەی ئێوە بۆ سەردانەکە بەڵام بۆ ئەوەی بۆ زمانی کە قسەی پێ دەکەین هەندێک وشەی ناشتین یاخود بەرامبەر بە هەر کەسێک بەکاری نهێنین بەرامبەر بە هەر کەسێک و هەر لایەنێک بۆ ئەوی بتوانین ئازادانە ڕای خۆتان بڵێن بەڵام بەبێ ئەوەی بەو شێوەیە قسە بکەین بەرامبەر بە کەسایەتی و لایەنەکان. بڵێ هاوکار لە سلێمانی فەرموو کاک هاوکار. کیانم کاتەوە باش زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش. دژی بۆ جەنابێ دەستخۆشیتان لێگەم بەرنامە ڕاستەوخۆکە و خێراتنی و بەرەزانە شەکەم بۆ گردی زەرگێتە لە ڕاستیە ئەگەر زوتنەوەی گۆڕوانەوە بۆ سوێن بەگشتی ئەگەر لە 100% داواکاریان نەبێت لە سادەی هەستەکەم شتی شخصی بێدیان خودی خۆیان لە 100% و ئەو خەڵکە بوو کە بینیمان لە کوردستان و بە تایبەتی لە شاری سلێمانی داواش بۆ بەرەزانەکەم لە ڕاستی ئەگەرگەنێ لە 100 ئیشی جدی لەگەڵاوەکەن لە 90%ەکەی هەڵگرن بۆ خەڵک ڕاستەخۆ ئیش بکەن و بە خێراتنی شانەکەی جێگەی دەستخۆشیە هاتنیان بۆ ئێرە بەڵام پێم وایە بێئارسەنی جاوی پێم وایە ئەو بەڕێزانە لە باتێ من کۆڕ و کۆبوون سۆرەوە هەستەکەم ئەگەنی ئەوەنە هەوڵی جدی بن و ڕاستە خۆ دەستکەن بە ئیش لە کوردستانە پێم وایە بێ ئەوەنە پێویست ناکات شۆکەن و سپاس زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک کاژوان بەکرد دەڵێ دەبێت هەروە بکەن بۆ ئەوەی سەرکەوتوو بن ڕێباز هادی دەڵێت هیوادارم بزوتنەوەی گۆڕان هەر بە ئۆپۆزیۆنی بمێنێتەوە چونکە ئەمە بۆ ئەو باشترە بۆ میلەتیش باشترە. شەموان بێچارە دەڵێت منەوە هەز دەکەم کابینەی ئەم جارە باشترین کابینە دەبێت ئەگەر بێت و هەمووان وەک برابژین و ڕاو بۆ چوونی یەکترمان لا پەسەند بێت. بەڵێ سۆز لە دەبەندی خان سڵاو لێ بێفەرموو. بەڵێ سۆزخان سپاس دەکەم. دەستخۆشی بەرنامەکە و لێکم بە خێراتنی کاکنێتیر و سائیما دەکەین بۆ گردەکە بۆ لای گۆڕان. من بەکارێکی باشەزانم وەکو گەنجێک بەسی وا خوازم ئۆپۆسیۆن و ئۆپۆسیۆن بمێنێتەوە. ئۆپۆسیۆن مەرج نییە هەموو بتوانێت هەموو ڕائەکانی خەڵک بگەێنێ بەڵام ئەگەر خۆی بەشداری لە حکومەتە بکات دڵنیا مەیشۆک و حکومەت بەشدارە بێت لەو قەیرانە گەندەڵی کە سەتا سەری هەیرێمی کردوێتەوە لەو نائەدالەتیە لەو نادەپەروەریە نەو نایەکسانی کە لە هەرێمی کوردستانە هەیە سیوا خوازم وەک خۆی بمێنێتەوە دەستخۆشیان لێکەین بەخێر بێن ئیشەڵا کابینەیەکی باشە بێ و کابینەیەکی بەختەوەرە بێ بۆ هەر تاکێکی وڵاتە سیوا خوازم و کەسانشی کێنە سەرخەت تۆ بە ویژدانەوە قسە بکەن با هیچ نەبێ کەمێک لە خەم و ئازاری دایکی شەیدەکانی حەڤش و باکە بکەینەوە و من یەک تێبینی زۆر بچووکم بۆ بەرنامەکە هیوا خوازم لەسەر جادەکەی دەربەنی خان سلێمانی کە بەڕێگەی مەرگەسات ناسراوە و بەرنامەیەکی تایبەتی لەسەر بکەی زۆر سپاسی جەناب و هاوکارەکانی زۆر سپاس دەکەم سپاس بۆ سۆزخان بڵێ فاتیما لە سلێمانی فەرموو فاتیمە خان. ئەم ئێوارەیە و باش کاکشوان زۆر سپاس دەکەم. زۆر سپاس و ڕێزمەیە بۆ تۆ هەموو ئەو بەڕێزانەی کە هیلاگەمن لەگەڵ هاوڵاتیانە بەڕاستی کارێکی زۆر جوانە کە ئەم بەرنامەیەتان کردوێت. زۆر سپاس دەکەم سپاس بەناوی هەمویانەوە. بەڕێز دەکەم داواکارم لە بینەرانی بەڕێز کە قساکەن
بە شێوەیەکی توان قسەکەن بە هیچ لایەنێ نەگرێتەوە ئەو تەوەرانە نەبڕن بە ئێوەشکە ڕازگولەی خەڵک دەرەبڕن. بە خێراتنێکی کاگنێتیروانەکەن بۆ لای بەڕێز کاگنێوشیروان هەردووکیان برای کوردن، هەردووکیان بران سەرکردەی کوردن، هیچیان بێگانەیەک نییە کە هات چێ بۆ لای کاگنێتیروان چی بێ بە لای کاگنێوشیروان کوڕی ئەو شاخەن هەردووکیان. ئێمە هیوادارین لە کاگنێتیروان و کاگنێوشیروانی بەڕێز کە دانیشن بەیەکەوە مەشاکیلەکانی هاوڵاتیان حەلکەن. ئەو هەموو کوشتارە بوو هیچ ئەنجامێکی نەبوو. هیوادارین کە هاوڵاتیان دڵخۆشکەن هەردووکیان بە دانیشتنێکی زۆر بەڕێزەوە کە چارەسەری هەموو کێشەکانی میلەتی کوردکەن، هیچ گەندەڵێک نەهێڵن. فاتیمە خان جەنابەت داهاتووی پەیوەندیەکان چۆنە بینی لە نێوان حکوومەت و ئۆپۆزیۆندا بەپێی ئەم سەردانانە؟ وەڵی پێشبینی ئەوە کەم ئیشەڵڵا کاگنێتیروان کە برای بەڕێزی کوردە و هاتوو بەلای ئەم برا بەڕێزە، هیوادارم هەموو کێشەکان حەلکەن. جارێکی کە براکوژی دروست نەبێتەوە لە نێوانمانە. هەموو وڵاتە بێگانەکان کوێر بن بە دانیشتنی ئەم دوو بەڕێزە کە کێشەکان حەلکەن. هیوادارم هەمووی حەلکەن. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت. ڕێز و سپاس مەیە. زۆر سپاس دەکەم. بەڵێ محەممەد لە چەمچەماڵ فەرموو کاک محەممەد. باش بەڕێزگیان. زۆر سپاس دەکەم کاک محەممەد. با قوربانم بەڕێزگار سەبارەت بە کابینەی ئەم جارەمان بڵێن کابینەی نوێمان بەڕاستی پێشتر بەڕێز دکتۆر بەرهەم سەرۆکی حکوومەتی کوردستان بوو، بەڵام زۆر بەداخەوە ئەو کاتێک کە ئەو سەرۆکی حکوومەتی کوردستان بوو هەمووی منەی کێشە و مشکلەوە ئاژاوەیە کرد، بەڵام ئێستاگە چووکەم تاکە حزب لە کوردستانە زۆر ساڵە بەسەر هەرێمی کوردستانە ئەوش پارتیە، ئێستاگە هەمووی پشگیری لێکا. باشە بۆچی تاکو ئەو کاتێک کە بەڕێز دکتۆر بەرهەم سەرۆکی کابینەی حکوومەت بوو بۆ ئەو کاتە کەسێک دەستخۆشی لێ ناکرد یاخود ڕێزی لە ئیشوکارەکانی ناگرت، تەنانەت دایانێش چەند ئیشێک هەبوو نایانێش بیکەن. نمونەیشم لەسەر ئەوەیە ئەو کاتێک کە لەباری مەقام بەتەما بوون پرۆژەیەک بوو سەبارەت بین بوو کارگەی BRC بوو نایانێش بیکەن، بەڵگەیشم لایە ئەو کاتە هیناگرت پارەیان یاوە خاوەنی مولکەکە دوو دەسەریان پێ یابوو لەبەر ئەوەی بەس ئەو پرۆژەیە جێبەجێ نەبێت. کەواتە کاک محەممەد بابینە سەر سەردانەکە خوێنەوەی تۆ چییە بۆ ئەم سەردانەوە؟ پێت وایە ئاستی پەیوەندیەکانی نێوان ئۆپۆزیۆن و حکوومەت لە داهاتوودا لە کابینەی نوێدا چۆن دەبێت؟ وەڵای هیوادارم باش بێ، هیوادارم سەرکەوتوو بێ، بەڵام هیوادارم بزوتنەوەی گۆڕان هەر یعنی بڵێن لە هەوڵدا بن بۆ چاکردنەوەی کێشەکانی ناو هەرێمی کوردستان هەر بە ئۆپۆزیسیۆنی بمێننەوە و هیوادارم کاری باشکەن، بەڵام داوێکشم لیان هەیە لە ئۆپۆزیسیۆن تۆزێک دەربارەی پێشمەرگەش قسە بکەن، یعنی هەتاکو ئێستاگە لە پەرلەمانە یەک کەسێک نییە دەربارەی پێشمەرگە قسە بکە. هەمویانش ئەبینی وەزعی پێشمەرگا لە چی ئاسێکاوەدا پێشمەرگەمان حالیان هەیە لە خانەقین و لە جەلەولا و لە شوێنە دابڕاوەکانە، یعنی بڵین ژیانە یانەیە لەو پەڕی ناخۆشی و لەو پەڕی مەترسیدا هەتاکو ئێستاگە یعنی لە پەرلەمانە یعنی باسی پێشمەرگە بە تەواوی بە ڕێکوپێکی نەکراوە بە تێر و تەسەلی. بەڵێ کاک محەممەد زۆر سپاس بۆ پەیوەندیەکە. سپاس دەکەم. بەڵێ هەڤاڵ لە زاخۆ دەم باش کاک هەڤاڵ. ئەلۆ دەم باش. زۆر سپاس دەکەم. فەرموو. دەستخوشی لە بەڕۆمەکە دەکەم. زۆر سپاس دەکەم کاک هەڤاڵ. ئینشەڵڵا بەڕۆمەک سەرکەفتیە. سپاس دەکەم. دەستخوشی کۆتنی چیڤان بارزانی دکەم بۆ بێ مهمانداریە ئۆپۆزیسیۆنی کردی و دەخوازەمش هەر برادرێکە تەلەفۆنی بۆ ئەس کرد بچێکی تازەهی باخەون چونکە ئەم هەمی کوردن، ئەمی کوردستانێک ئازاد تەربەخۆنیان وکە و دەبێژم گەندانێ هەمی دنیای هەی نە ناڤمە کووردا بتنێ و کوردستانê بتنێ و هیویدارن کەس بۆن تەلەفۆنا بکرد و بێ بۆن ئاخفتنێ نەخۆش و نەجوان پشتێکی تازە باخەون و دەستخۆشی لەو بەڕۆمەیە بکەم. سپاسم. کادا کاک هەڤاڵ پێت وایە و پێشبینی جەنابەت چییە بۆ داهاتووی پەیوەندیەکانی نێوان ئۆپۆزیسیۆن و حکوومەتی هەرێمدا؟ والله ئینشەڵڵا دێ پشتێکی جوانکەن، پشتێکی بۆش سەرکەفتی بێت ئۆپۆزیسیۆن و دەسەڵات ئینشەڵڵا دێ پشتێک سەرکەفتی بێت. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت. پێشەوە لە سلێمانی. ئێوارە باش کاکشوان. زۆر سپاس کاک پێشەوە.
زۆر ساز مەمنون بەڵا زەحمەت نەبێ من چەند تێبینێکمێ لەسەر قسەی ئەو برادرانی کە پەیوەندیەکەن بەڕاستی بەڵێ فەرموو یعنی سەردانی کاک نێچیروان بارزانی بۆ لای کاک نێشوەرە مستەفا یعنی ئەو بچەوە دەستپێکە بۆ هێوەکردنەوەی ئەو دۆخە چەق بۆسوی کە لە بینی ئەو دوو لایەنە وەکو ئۆپۆزیسیۆن وەکو بەشێک لە دەسەڵاتی سیاسی ئەمڕۆی کوردستانە هەیە بەس ئەبوو پێشتر بەڕاستی یعنی ئێستا ئەو سەردانی کاک نێچیروان بۆ گردەکەی زەرگەتە بۆ لای جەنابی کاک نەوشیروان ناکاتە ئەوەی لە کاتی خۆیان لە حەزەی شوباتە سەرۆکی هەرێم کە سەرۆکی باڵادەستترین سەرکردە لە هەرێمی کوردستانە سەردانی ئەو ماڵە شەیدانی کردبە کە ڕۆڵەکانیان بە فیشەکی لایەنێکی دەسەڵاتدار بەڕاستی خوێنیان ڕە لەم کوردستانە هەتا ئێستاش هەتا ئەم سەعاتەش لە سەردانکردنی کاک نێچیر بۆ لای کاک نەوشیروانە هیچ لەو شتانە عنی تەوەری گفتوگۆ نەبووە بڵێن با بڵێن چی بەقەرەبوویەک بۆ ئەو بنەماڵی شەیدانە کرێتەوە عنی کاتێک تۆ باز لە ئاشتەوایی و ئاشتیبوونەکەیت بەشداریکردنی حکوومەتەکەی لە حکوومەتە یعنی ئەبێت پێشەکی زمینە سازی بکرێت ئەو شەهیدانە کە ڕۆڵەکانیان ڕۆشتن ینی بەڕاستێرە کە سوکارە و شەهیدانە پێش هەموو کەس قەرەب بکرێنەوە کاک پێشەوە جەنابەت پێت وایە ئەمە هێورکردنەوەیە بۆ ئەم دۆخەی ئێستا هەرێمی کوردستان پێت وایە کاریگەری چی دەبێت لەسەر داهاتووی کارەکانی حکوومەت و چاودێریکردنی لەلایەن ئۆپۆزیسیۆنەوە ئەم سەردانە کاریگەری چی دەبێت لەسەر ئەو شتانە ئەزین چۆنە کاگشوان ئەم سەردانە چۆنە ئێمە بمانەوە نەمانەوێت سەرۆکی حکوومەتی پێشووی سلێمانی ئیداری سلێمانی کاک دکتۆر بەرهەم لەلایەن مەکتەبی سیاسی و کۆمەڵێک ڕێگری لێگرا بۆ چاکسازی و بۆ بەرەو پێشبردننی پرۆسەی ئاشتی بابلن ئاشتەوایی لە هەرێمی کوردستانە ئێستش بە هەمان شێوە کاک نێچیروان بارزانی کە کاندیدە بۆ سەرۆکی حکوومەت لەلایەن باڵادەستترین مەکتەب سیاسی خۆیانەوە یعنی بەڕاستی ڕێگری لێکرێ ئەوە ئەش بینین کە دەستنیشان کران بۆی سەرۆکی حکوومەت کابینەکە تەشکیلکە ئەوە ئەبینیت لە چەند مانگی ئایندەدا کابینی ڕێگریەکان ئەگاتە کوێ یعنی ئێمە بمانەوە نەمانەوێت مەکتەب سیاسیەکانن ئەندامەکانیان ئەجوڵێنن سەرۆکی حکوومەتە بەس وەکو چۆنەڵێن بەرنامەدا ڕێژی و بەرنامە بۆ سازدانی لەلایەن حزبەکانەوە ئەکرێت لەلایەن سپاس بۆ پێوەندەکەت زۆر سپاس بۆ کاک پێشەوە لە سلێمانی بەڕێزان وچانێک و دێنەوە لاتان بەڵێ بەڕێزان بەردەوامی لەگەڵتان شنۆمان لەگەڵدایە لە سلێمانیەوە سڵاو لێ بێ فەرموو شنۆ لە سلێمانی بەڵێ فەرموو شنۆخان ئەم کاتت باش زۆر سپاس دەکەم دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم زۆر سپاس دەکەم شنۆخان بۆ تەوەرەکەی ئەمڕۆ سەردانی کاک نێچیر بۆ لای کاک نەوشیروان من بە سەردانێکی باشی ئەزانم بۆ پێکهاتنی ئەم حکوومەتە ئەگەر کاک نەوشیروانیش بەشداری ئەم حکوومەتە بکات ئەوە باشترە ئەگەر نێشی کە هەر وەک ئۆپۆزیسیۆن بمێنێتەوە ئەوەش باشیەکی خۆی هەر هەیە زۆر باشە شنۆخان هەندێک لە بەشداربووان پێیان باشە کە ئەو خۆیان دەڵێن بەشداری نەکردنی ئۆپۆزیسیۆن شتێکی باشە و یەکێک لە تێبینەکان دەڵێت بەشداریکردنی ئۆپۆزیسیۆن مانای وایە بەشداریکردنی ئەوانیشە لە گەندەڵی تێبینی تۆ لەسەر ئەمە نا من ناڵم بەشداریکردنی گۆڕان لە حکوومەت یا ئۆپۆزیسیۆن لە حکوومەتە بەشداریکردنە لە گەندەڵ ئەگەر وا بێت ئەوە بڕواکە دەوڵەتی کوردی یان بڵێن حکوومەتێکی کوردی قەت فێک نایە ئەگەر ئێمە بۆ شێوەیە بڕواین لە شتەکانمان ئەبێت هەموو هەوڵ بین چارەی بکەین ئەگەر ئۆپۆزیسیۆنیش بەشداری لە حکوومەت کات لەواتی ڕێگەیەکی باشتر بێت حکوومەتێکی گەورە و فراوان پێک بێنێت بۆ کورد بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت بڵێ محەممەد لە هەولێر فەرموو کاک محەممەد زۆر سپاس دەکەم کاک محەممەد ئەکەوەڵەکان من ستارەکەم لە تەوەرێدانە باسیشەکەم زۆر زرورە لە باندی تەلەفۆن کردیا فەرموو کاک محەممەد ئەمنەوە نۆ سارە لە مزگەفت ینی تاین کراوە ڕسمی معاشی وەردەگرم ئێستا دەرێنە منە تومانجی حەفت فەصل دەکرێت ئێگزاری معاش نادەنێ ینی تەقاعود دەکرێت بەبێ معاشی بەڵێ ستارکەمەوە کو دەبێەوە کابرا نۆ ساردی دەرێ خزمەتەن 15 سار نییە تیگە خزمەت 15 ساردی ئەوزە تەقاعود بە معاش تەقاعود دەکەن ئێستا دەرێن نۆ سارە بەبێ معاش تەقاعود دەکەن هیچ معاش نادەین زۆر سپاس بۆ پەیوەندەکەت زۆر سپاس دەکەم جەمال لە ئامێدی فەرموو کاک جەمال دەبێتە باش زۆر سپاس دەکەم کاک جەمال هەموو کاتێکت باش
زۆر سپاس ئەس دەستخۆشیە لە گەشت کارمەندێن NRT دەکەم بەڕاستی تەلەڤیزیۆن NRT بووە دەرگەهێک بۆ gelek gul û gadwenda û meşakilên ku Evrîka li ser vê dîmenê hemê ku şerşehewe em dibînin bi rastî em wekû devera godînan ve dîsan li giştê wekû hewletî Kurdistanî em zor pêxweşxanên NRT ya bûye kanalekî reqemiyek di wan satelîtê neda heqîqet cihê destxweşî û cihê dilxweşî û hem cihê fexr û şanazî me Kurdana Evrîka em wekû Kurd em dibînin bi hezarahan kanalê osmanî me hene û em dîsa em dibêjin ku Evrîka em wan gencê Tosan dihejî dibînin ku dibêjin ev e heqê Kurdan e û ev e mafê Kurdan e ve dîsan dengê hewe digehîte gelek cihên bilin. Dîsa lêre min divêya bêjim ez destxweşiyê li cenabê Nêçîrvan Barzanî dikem û ez destxweşiyê lê dikem bo hizba opozîsyon ku Evrîka rê seredana ku bêjim goran kiriye ve dîsan pêşwaziyeka geleka ciwan li sivan serkirdê tenê têne kirin. Wekû em Kurd dibînin bi rastî dêl ev seredana Kok Nêçîrvan Barzanî dêbîte cihê dilxweşkerên Kurd û dîsan dêbîte kabîna kanî ve dîsan dêbîte cihê dilxweşiya hemî Kurdekî û hemî Kurdperwerekî ku bizanît چندان سال و خدانت وی ربازی و خدانت وی سرورینه و دیسان از بیجن حزب اپوزیسیون جی دیگر وی چنده یتنی ویا بیز خلقی ما و که ام کرد بلا چوکی باش برای خود بنوان لان حزبی که ام بیجن اوه پارتیان اوه یگرتویان اوه کومر بلا ام بیجن اوه همی حزبین بوشود کن بو کردینیه دیسان از ویری بیجن او بحثی چا گلک تنده نتشت جوان دهینه گوتن دریا اوان بینرین بجداری دناو و پروگرام هوا داده کن از دبیجموان برادران اگر ام بزانین ام وان ام دیمنین وشد مدیتی وکو بحث انفاله اگر ام کرد بین ام بزانین که راست ام موف خود بید خودی اگر ام بهم برای خودن کرد ایران و کرد سوریه و کرد ترکیه بلا معاشی مد اوی ام دنه میزی دیمه تنه تشتی بزانین آزادی کرد او اوی آزادی دادشین سپاس دەکەم باش بیرا خود ببینن بلا شکر خودی بکن و ام بیش بینوان سرکرداجی بلا شکر خودی بکن و بلا حمد خودی بکن تنه بلا ام یگرتن بین نابگا زۆر سپاس بۆ کاک جەمال لە ئامێدی بەڵێ سەنگەر لە چەمچەماڵ فەرموو کاک سەنگەر ئەلیوار داماش زۆر سپاس کاک سەنگەر لەڵا لەسەر سەردانەی کارنێتیر هیوادارین ئەنجامێکی باشی بێت لەسەر بۆ ئێمەم لە کاتەیە ئاشتەوای زۆر باشترە لەبەرەی ئەم وڵاتی جیاسیانە بەرزمان خۆش نەبێت بەڵێ داخەودارە پەیوەندەکەی بسرا دەچێنە لای ئامین لە دوکان سڵاو لێ بێ فەرموو زۆر سپاس دەکەم ئامین خان زۆر سپاس بۆ هاتنی کاگنێتی زۆر بەخێر بێ بۆ لای کاگنۆشیروان زۆر بەخێر بێ و سەر چاومانات زۆر خۆشحاڵین بەهاتنی بەشکم مای ئاشتی و ئاشتەوایی پێ بۆ ئێمە زۆر خۆشحاڵی بەهاتنی گوڵبارانی یەکەین بەڵێ خوێندنەوەی تۆ بۆ پەیوەندیەکانی ئۆپۆزیسیۆن لەگەڵ حکوومەتدا لە پاش ئەم سەردانانە ئەمیر خان بەڵێ وڵای شتێکی باشە من بە شتێکی باسی دەزانم ئینشەڵا هەموو دەمێ هەر سەرکەوتوو بن و ئینشەڵا هەموو دەمێ هەروە بینیان خۆش بێ و ئاشتەوایی لەو ئارادا بێ بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ حەسەن لە چۆمان فەرموو کاک حەسەن ئەو کاتە باش زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش کاک حەسەن تۆن پێشی سپاس بۆ سەرۆکی حکوومەتی کوردستان بۆ جێگەکەی بۆ لای کاریمشەکە مستەفا بەڵام هیوادارم هاتنەکەیان جێگە خۆشحاڵی بیت و ئەو کۆبوونی کە ئەنجامدان مانای ئەو بەخشی کە ئەو کاریون حەت ببێتە هۆی سەکساسی و یاخۆ بڵێکردنی گەندەڵی و لێکتیژێشن لەگەڵ ئۆپۆزیسیۆن هیوادارم هەروە سەردانەکە سەردانی دواتر و یەکەم و ئاخر نەبێت بەڵام کاتێ سەردانەکە سەرکەوتوو ئینشاءالله بەڵێ
زۆر سپاس بۆ پەیوەندەکەت لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک بیلۆ کامەران دەڵێت خۆشحاڵم بە ڕێخستنی ماڵی کورد دڵنیا ڕەسوول دەڵێت شتێکی زۆر باشەوە هەوڵدانە بۆ ئاشتەوایی بڕیار ئەزدینی دەڵێت پێویستە پێشتر چوو بایە بۆلایەن دیارە ئەمە سەردانی دووهەمی وەر بۆ زانیاری ئەوەگەر ئاگای لە تێبینێکی خۆی بێروەها دەڵێت دەستخۆشی لێ دەکەمەوە کارێکی زۆر باشی کردووە هەڤاڵ ئەحمەد دەڵێت سڵاو هیوادارم سەرەتایەک بێت بۆ تێگەیشتن لە یەکتری وەرەخستنەوەی ناوماڵی کورد وە کۆتایهێنان بێت بە نەهامەتیەکانی گەلەکەمان بەڵێ ئەسعەد لە سلێمانی فەرموو کاک ئەسعەد یوارەتان باش زۆر سپاس دەکەم کاک ئەسعەد دەستان خۆش بێت بۆ بەرنامەیە بەڕاستی کاکە من قەناعەتم وایە ئێمە بە درێژایی ئەم چەند ساڵی پێشوو باجی نەبوونی معارەزەمان داوە کە مەڵێم معارەزیانی معارەزەی واقعی کەواتە بوونی معارەزە بۆ پرۆسەیەکە یعنی بەس ئیدعایە و کابلێ من پرۆسەیەکی دیموکراتیم پێویستە تۆ معارەزەت هەبێت لەبەر ئەوە دەبێت ئێمە معارەزەمان هەبێت ئەم چەند ساڵە باجی بێ معارەزەیمان داوە ئەم سەردانە من هیوادارم و خوازیاری ئەوەم کە ئەم سەردانە لەسەر ئەساسی قبولکردنی دەسەڵاتیان ئەو پارتە فەرمانڕەوانە بە تایبەتی پارتی قبولکردنێکی ڕاستەقینە بێ بۆ بوونی معارەزە یعنی قبولکردنێ بێ بەڕاستی فعلا معارضەی قبول بێ نەک بێوێ معارضە ڕاکێشێتە ناو دەسەڵاتەوە چونکە ڕاکێشانی معارضە بۆ ناو دەسەڵات بەڕاستی یعنی تا حەدێک بکردنەوەی شارع یان با بڵێن ئیمتیساسکردنی بەشێک لە ناڕەزایەکانی شەقام خەڵک ئەجینا بۆ ئەوە نییە ئەو بێت گۆڕان یان معارضە بەشداری پێ بکەم لە پرۆسی سیاسی ئەساس چاکسازیەکە تۆ ئەگەر چاکسازیەکەی تۆپەکە لە ساحەی توایە ئیمکانێتی باشتان لەبەردەسایە دەسەڵاتان لەبەردەسایە وحکمتان بەدەستە فەرمون چاکسازی بکەن ئیمکانێتی باش و هەموو شتێ لەبەردەستانە کەواتە کاک ئەسعەد با زیاتر تێگەین پێت وایە سەردانەکەی ئەمڕۆ بۆ تێگەیشتن بوو لە بوونی معارەزە یان ڕاکێشانی بوو بۆ ناو دەسەڵات وەک خۆتەڵێ کامیان بوو زیاتر من بە مطلقی قەناعەتم وایە ڕاکێشانی معارەزەیە بۆ ئیمتیساسی ناڕەزایی خەڵکو و کەمکردنەوەی ناڕەزایی وە ئەوێت دەسەڵاتیش بخاتە ناو ئۆپۆزیسیۆنیش خاتە ناو دەسەڵاتەوە بۆ ئەوەی شەقام بکاتەوە ئەجینا بۆ ئەوە نییە پرۆسەی سیاسی لە وڵاتە بۆ پێشەوە ببرێ و بکرێ بە پرۆسەیەکی دیموکراتی واقعی خزمەتگوزاری بەڵێ کاک ئەسعەد پێشبینی چی دەکەی لە داهاتووی پەیوەندیەکانی نێوان ئەم دوو لایەنە کە لایەنی حکوومەت و لایەنی ئۆپۆزیسیۆن چی پێشبینیە دەکەی پاش ئەم سەردانەوە پاش پێکهێنانی کابینەی نوێ من پرسیارێکی زۆر ماقولە لەوانەیە وەڵامدانەوەشی قورس بێ و کاتیشی بێ بەڵام من قەناعەتم وایە هەتا دەسەڵات هەتا بە تایبەتی من هاتنەکە بەڕاستیمانە نەمانەوە سەرانی پارتیە و هاتنینێکی بەرزانیە هەتا پارتی بەو عەقڵیەتە کار بکات و بەڕاستی خەڵکی قبوڵ نەبێت و بێوێ خۆرەخکاری بکات و بێوێ هەیمەنە بەسەر دار و بەردی ئەم وڵاتەیە بکات بەڕاستی ئەو پەیوەندیانە بە ئاراستەی باش ناڕوات بەڵکوم هەمیشە گرژی تیا بێت بەڵام هەست کاتێ ئەوان فکریان کردەوە فعلا تەنها ئەوان دەسەڵات بەدەستنی تەنها ئەوان لە وڵاتانین خەڵک لە وڵاتە تەسحیدا و قوربانیدا و خۆی بەخاوەن و مافی لە وڵاتەیە بەڵێ سپاس دەکەم زۆر سپاس بە ئاراستەی باشە بەڵێ سپاس بۆ کاک ئەسعەد لە سلێمانی بەڵێ کاروان لە ئاکرێ فەرموو کاک کاروان کارتان باش زۆر سپاس کاک کاروان بەڕێزان سەبارەت بە سەردانی تەکنیکیدوان و سلەیمانی بەڵێ پێم وایە کە بزنەوەی گۆڕنەوە و ئۆپۆزیسیۆن لەناو ئەم کابینێ دەبنێتە ڕۆلی ئۆپۆزیسیۆن بگێڕێت باشترە بەڵام لەگەرەوەشدا پێداگیری لەسەرەوە بکاتن لەسەر بە سەربەخۆبوونی ئیدارەی ئەزاکان کە خەزانەی کە بڕیاری ئەوە سەربرابوون بە ئیدارەی سەربەخۆ ئەوە ساڵێک و مانگی زیاتر بەسەر ئەم بڕیارە تێپەڕە بێتن تاکو ئێستا ئیدارانە لە بە هیچ شوێک نەبوون ئیدارەی سەربەخۆ هیچ هەنگاوێکی فعالیان بوونەنراوە هیوادارم لە کابینەیەدا کاگنێ سیروان و کاکایمات کار لەسەر ئەوە بکەن و ئۆپۆزیسیۆنیش پێداگیر لەسەرەوە بکاتن و زەختیاویان لێ بکاتن کە ئەو قەزانە بگرن بە ئیدارەی سەربەخۆ و سوپاس بەڕێستان زۆر سپاس دەکەم بەڵێ لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک پێشڕەوڕانیە دەڵێت پێویستە هەموو حیزبەکان شان بەشانی یەکتر هەوڵ بدەن بۆ سەرکەوتنی کوردستان باواز لەو شتانە بهێنین ئەمە پارتی و ئەمە یەکێتی و ئەو فڵان و فیسارە بەرزان ئەحمەد دەڵێت شتێکی زۆر باشە هیوادارم هەر چوونە لای یەکتر بۆ تەوقع لەگەڵ یەکترکردن نەبووێت بەڵکو بە ڕاشکاوی ڕاو بۆ چوونیان لەگەڵ یەکتر ئاڵوگۆڕ کرد بێت بەڵێ تێبینی ترمان بۆ هاتووە عەباس برادۆستی دەڵێت وا باشترە گۆڕانیش بەشداری بکات
تاوەکو خەونی 20 ساڵەی چاوەڕوانی دەکەین بێتە دی مەبەستم بوون بە دەوڵەتە فەرمان زەنگەنە دەڵێت هیوادارم ئەم سەردانە ئەنجامی هەبێ وەکو سەردانەکانی پێشوو بێ ئەنجام نەبێ. پێشەوە تەختەقی دەڵێت دەستخۆشی لێ دەکەم بەس حەق وایە لە جیاتی سەردانی گۆڕان لە نزیکەوە سەردانی ناوخەڵک بکات و بێتە ناو جەماوەرەوە بزانێ کێشە و داخوازیەکانیان چییە بۆ ئەوەی بۆ خەڵکی لەم حکوومەتە بێزارن وە خۆی دەڵێت. بەڵێ پەیوەندیکی ترمە لەگەڵدایە هاوکار لە سلێمانی فەرموو کاک هاوکار. ئێوارە باش زۆر سپاس دەکەم ئێوارەت باش کاک هاوکار. دەستخۆشی لێ یەکەم بۆ بەرنامەکە و زۆر سپاس دەکەم. بە نسبەت سەردانەکەی نێچیروان بەرزانی بۆ سلەیمانی ئاین بە شتێکی تۆی نابین یانە خۆ هەموو کەس با بڵێن هەموو سەرۆیکە ڕاستێ بۆ پێکێنانی حکوومەت بەش سەردانی لایەنەکانی ترێگا بۆ بەشداریکردن ئەمە ژنەوەی نابینم بۆ دڵسۆزی ئەوە بێ کوردستان بیست زەبەت یەکێتی و پارتی بە تایبەتیش پارتی کە لەم خولەیە سەرۆکایەتی حکوومەتەکە ئەی هەوێت ئاین بڵێ لێپرسینەوەیشی وانە بێ شتێکی ئەوتۆ نەبێت کە چاودێریەکی لەسەر بێ ئەی هەوێت گۆڕان شکاتە گەمەکەەوە و دوای ئەوە گۆڕان ناتوانێت بڵێ میشەداوە ئاردە خۆشە گەربی هەوێ بەشداری حکوومەتکە و کاتە ناتوانێت ڕەخنە لە حکوومەت بگرێ بەڕاستی من پێم باشە گۆڕان هەرۆک خۆی بمێنێتوانێت بە معارەزە بێتەوە چاودێری ئیشوکارەکانی حکوومەتکەەوەی باشترەکە. بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت باوکی لیۆن لە سلێمانی فەرموو باوکی لیۆن. زۆر سپاس دەکەم. دەستخۆشی و بەرنامەت لێ دەکەم. زۆر سپاس دەکەم باوکی لیۆن. سەردانەکەی بەڕست کاگنێسیرەوە بۆ گردی دەرگەتە بۆ لای زودنەوەی گۆڕان بەڕاستی من بە سەردانێکی جابیە بینم. دوو لایەنەیە سەردانەکەی لایەنێکیان ئەوەی مای دڵخۆشکەرە کاگنێسیرۆک و گەنجێک ڕێی بەرامبەری قبوڵە بەرامبەرەکە ئەخوێنێتەوە ینی پێم وایە بەشداریکردنی معارەزەش لەم کاتا شتێکی باش لەبەرێ توانای خۆیان دەخەمزان ئەو چاکسازی کەوان ئەڵێن ئێمە ئیکەین وەزارەتی دو وەزارەت وەرگرن زان چی ئەکەن بۆی توان دەنگێکی باشتر بێ بەڵامەتی ئەڵێوان دەنگ هەرێن ئەبن بە حکوومەت اینجا ئەگەر معارەزەش مێنەوە لەوەی هەر کارێکی باش بێ بەڵام ئەوەشی کە لەلایەنی خەڵک تۆزێ ڕەشبینی تایە توانای ئەم بەڕێزە لە ڕابردووە بینی وام لە 2005 2006 ینی لە کابینەی پێنجام بەڕێزە هەرچێکی پێبوو کردوێتی نازانم شتێکی کردووە بیری لێ کردو تۆ شتێکی تازەکە و خەڵکی سلێمانی ئەوان ئەمێنێتەوە سەری شوکارەکانی خۆی. کەواتە باوکی لیۆن باس لە بەشداریکردنی ئۆپۆزیسیۆن دەکەی لە حکوومەت کاگەس عەدە سلێمانی دەڵێت ئێمە تا ئێستا باجی نەبوونی معارەزە دەدینەوە تا ئێستا مەبەستی ساڵانی پێشووە وەڵامی تۆ بۆ ئەو وەڵامی من بۆ معارەزەشمان بینیەوە 2 ساڵە معارەزە ئیشەکان نەیتوانێت بە بوونی معارەزە دڵی خەڵک خۆشکە ینی خەڵک هیواکانی هەڵچنی لەسەر معارەزە بەڵام معارەزە بە معارەزە بوون چی ئەگۆڕێتەوە زیاتر هیچ شتێکی پێ ناگرێت من پێم وایە بۆی جارێکی دووبارەیەکم وەزارەتێک وەرگم بۆ ئەی بتوانم بزانم چی ئەەکەم لە وەزارەتەکانی تر باشترە بن حکوومەتەکەی پێشوو خەڕۆژ کابینێشش باوەڕەتە بێ وەزیری تیا بوو یعنی تا ئیسە نەمان بینی. بەڵە باوکی لیۆن سپاس بۆ پەیوەندەکەت دوا پەیوەندیمان هێمن لە سلێمانی فەرموو کاک هێمن. کاک شوانجانم کاتۆ باش. زۆر سپاس دەکەم کاک هێمن. زۆر سپاس ببوورە من هێمن سەراویم دیسانەوە لەگەڕێکی کارەزۆشتەوە تەمە ڕۆژانە من پەیوەندیتان پێ واکەم. بەڵێ خۆشحاڵین کاک هێمن فەرموو. ببوورە وەڵام حەزەکەم سەردارەکەی کاگنێشیر قسە بکەم. بەڵێ فەرموو. باشە تەوان نەک بڵێ ئەمە وەکو تەوان هینێکی حکوومەت هاتووە بە حکوومەتێکی حکوومەت پێگەێنرە شتێکی باشە بەڵام ئێمە یەک کێشەمان هەیە بۆ نمونە کاتێک کۆبوونەوەیەکە بێ کۆبوونەوەی هەموو لایەنەکان پێویست ئێمە مراعات یەکتر بکەین یعنی چی ئۆپۆزیسیۆن بێ چ دەسەڵات بێ یعنی مەبەستم هەموو لایەنەکە دوای ئەوە چۆن ئەڵێن کە من و تۆ یەکتر ئەبینین بۆ منە دەمێک کە من و تۆ یەکترمان نەبینن لانە کێشەیەکمان هەبوو بێ لەوە پێش کێشەکە سیاسی بێ کۆمەڵایەتی بێ هەست پێشتێک بێ پێویست یعنی ئەو جۆرە ڕقە لە دڵمانە لابەرین ئەجا هیوادارم تۆزێ ئۆپۆزیسیۆنێژ ئەگەر تۆزێ کەناڵەکان یعنی مراعاتی خەڵک بکەن بۆی ئەو کێشەیە نەمێنێ. زۆر سپاس. بەڵێ کاک من زۆر سپاس دەکەم سپاس بۆ پەیوەندەکەت دوات تێبینی فێسبوک دەخوێنەوە کەیوان تاهیر دەڵێت بەڕای من ئەم سەردانانەی بەڕێز نێچیروان بارزانی و عماد ئەحمەد هیچ گۆڕانکاریەک دروست ناکات لە هەرێمدا تاوەکو پاگێژەکەی ئۆپۆزیسیۆن جێبەجێ نەکرێت. بەڕێزان سپێنێ بەردەوامی لەگەڵتانە شاد و بەختەوەر بن.